دوی بەر لە مانجی ڕەمەزانی پیرۆز کە هەر لە چوارچێوەی کاریگەریەکانی ئیماندا لەگەڵ مامۆستای بەڕێز و خۆشەویستی ئەڵقەمان پێشکەش کرد. ئەمڕۆ باسی کاریگەری ئیمان دەکەین لەسەر مرۆڤ، بزانین چ گۆڕانکاریەک ئیمان چ گۆڕانکاریەک لە مرۆڤدا دروست دەکەم. مامۆستا گیان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوونێت. مامۆستا ئەمڕۆ دەمەوێت باسی ئەوە بکەین لە سەرەتای بەرنامەکەوە پێوەەر چییە بۆ کێشانەی ئیمان؟ بە کەسێک دەگوترێت ئیماندار، ئێمە چۆم زانین ئەو کەسە ئیماندارە؟ ئێمە چۆم زانین ئەو کەسە مرۆڤێکە بە تەواوی مانا ئیمان ڕەنجی داوەتەوە، ئیمان کردوێتێ مرۆڤێکی بەسوود، ئیمان کردوێتێ مرۆڤێکی ئیجابیان ئەگەر حاڵەتی نائیجابی تێدا بوو چۆن دەتوانێت ئەم نائیجابیانە بشکێنێتەوە بەلایانی ئیجابی؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. پێشەکی لێرمانەچێ ئیمان صفەتە نا ئیسم، یعنی کەس بڵان فلانە کەس مؤمینە وەکو چۆن ئەڵێن فلانە کەس ناوی محەممەدە و پێغەمبەریش نییە. ئیمان صفەتە. ئەمجا با ئێمە صفەتەکە پێوەرێکمان هەبێ هەمیشە صفەتەکانی تیا کێشانەوە بکەین بزانین چوینەتە ئەو دوی ئیمانەوە یان لە ناو دائیرە ئیمانین. پێوەرێکی قورئانیمان هەیە و پێوەرێکی حەدیثمان هەیە و پێوەرێکی ئینسانیمان هەیە. پێوەرە قورئانیەکە خوای گەورە فەرمێ ئین الصلاة تەنها عن الفحشاء والمنکر. ئەمە قاعدەیەکی قورئانیە. نوێژ ڕێگا ئەگرێ لە فەساد و لە منکەرات و لەوەی خوا و ئینسانەکان پێیان ناخۆشە. ئەمە معیارێکە. ئەمجا کاتی ئەم ئینسانە سەیری خۆی ئەکات چەنە کردەوەکان و هەڵس و کەوتەکانی لەوەیە خوای گەورە پێی رازی نییە و چەندێکی کردەوەکانی لەوەیە کە ئازار بە مرۆڤایەتی ئەگەێنێت. ئەمە علامەتی ئەوەیە ئەو چۆتە ئەو دیوی ئیمانەوە. ئەمجا چۆتە ئەو دیوی ئیمانەوە پەتەکە نەبەچڕەوە ئەتوانێت بە ئاسانی بگەڕێتەوە مادام قیاسەکەی زانی، مادام خەریتەکەی زانی، مادام خەتەکەی بینی کە چۆتە ئەو دیوەوە خۆ ئیجازەی هەیە بگەڕێتەوە ئەم دیو. ئەمجا پێغەمبەری ئازیز عەلەیهی سەلات و سەلام ئەفەرمێ چی لە چەند حەدیثێکە لە شوێنێکە ئەفەرمێ من لم تنه صلاته عن الفحشاء والمنكر فلا صلاة له. هەر کەسە نوێژەکەی ڕێگەی نەگرت پێ لە فەحشا و لە منکەر ئەو کەسە نوێژی نەکردووە، چوە بۆ مزگەوت دەستنوێژی گرتووە لە پشتی ئیمامەوە نیەتی هێناوە بەڵام نوێژی نەکردووە چونکە ڕێگای لێ نەگرتووە لە فەحشا و لە منکەر. و لە حەدیثی تر ئەفەرمێ إن الصلاة عمد الدين فمن ترك صلاته فهو ترك دينه. نوێژ کۆڵەکەی دینە، ئەو کەسەی ئەو کۆڵەکەی دەرهێنا سەقفی دینەکەی ڕووخاوە، تەرکی دینەکەی کردووە. دەی ئەمە خەریتەیەکە پێغەمبەری ئازیز عەلەیهی سەلات وسەلام کە تەفسیری ئایەتەکە قورئانە پێمانی ئەدات تۆ ئەمەی دیان نا و ئەگەر ئەمەنیت ئاگا لە خۆت بێت. معیارە ئینسانەکەمان ملاحەزە بکە، نازام جەنابەت ئەسکەریت کردوێ یا وەکوترێت چەند جیلێک لە ئێمە بخوا کە وەختی ئێوە هات من عسکەری بکەم ڕژێمی سەدام کۆتایی هات. سبحان الله. لە عسکەریە شەبەی خون هەیە. شەبەی خون بە معنای تەمرینی شەو. لە تەمرینی شەوە یا هەر لە سەحرایە بەم سەربازانە بەوسەلەیەکیان پێ ئەدەن. بەوسەلە بە معنای قیبلەنەما یا قوتبنەما. پێ ئەوترێ لەو سەحرایە کە تۆ ئەڕۆیت بەرەو شوێنێک پێت وتراوە بەرەو کوێ ئەڕۆیت، بەڵام سەحرایەکە و لەو سەحرا نازانیت ئێستا بەرەو ئەو شوێنە ئەڕۆی چۆن ئەو گۆشەی چۆن دەدۆزیەوە کە مەبەستە ئامانجە. بەڵێ ئەو جا چیەکەیت تۆ باوسەلەیەکت پێیە و لەگەڵ نەخشەیەکە بەوسەلەکە بە باوسەلەکە دانانی شەرق و غەرب و جنوب و شمالی خۆت ئەدۆزیتەوە. ئەمجا لە خەریتەکە ئەو شوێنی تۆی تایە ئەیدۆزیتەوە ئێرە کوێیە. ئەمجا لەوێەوە بۆ ئەو شوێنەی کە قەرارە بۆی بڕۆی کە هەر لە نەخشەکە هەیە بۆت معلوم ئەبێت چەند کیلۆمەترت ماوە چەندە دووری لێی. هەر ئاوا ئێمەش بۆ ئیمانیش ئەبێ ئاوە معیارێکمان هەبێ
خۆمانی پێکێشانە بکەین بزانین چەندێک لە دووری ئیمانەوەین چەندێک لە ناو داخل ئیمانان جاری وایە هەر ئەو سەربازە لە نەخشەکە بۆی معلومە پێ هاتوتە ئەو شوێنێکی خۆ ئەیەوێت و ئیتر ڕزگاری بووە و مهمەی تەواو بووە هەر ئاوها ئێمەش بەو قیاسەی کە ڕەب العالمین بۆی دایناوین کە إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر فلا صلاة له يعني أوي إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر أما معيارك أم ذاتا سيري أكا وسيري خوش أكات كاتي كوانبو ئیتر خۆی نەخەڵەتێنە بە ئومێت خی گەورە زۆر نەهی لە بەنی ئیسرائیلەکان سەرزەنیشتیانەکە ئەڵێ بە ئومێدێکی کازیبەوە ئەژین کە گوایە خی گەورە عەفومانەکات ئێمە عەوامین و نایزانین و خی گەورە لێمان ناگرێت خی گەورە موئاخەزەی عەوامەکان ناکات و بە زۆر شتیکە خۆیانیان خەڵەتاندووە لە کاتێکە ڕەب العالەمین لەولاوە خەبەریان بۆ ئێمە ئێهێنێتەوە نەعلەتیان لێ ئەکات خبریان بە ئێمە ئەدات کە ئەوان بێبەرین لە ڕەحمی خوا خبریان بە ئێمەدا ناونراون کافر لە بەرۆی حەقێک ئەزان و پێماڵی حەقەکەیان کردووە ئەمجا ممکنە ئەگەر پێغەمەرێکی کە بەهاتایە خوای گەورە خبری ئێمەی پێ بدایە بیوتە ئەوانەیش ئەوەنە لایەن داوە چونکە عینی سیفاتەکانیان تایە کە نەسارا و یەهود ئەیکەن حرامیان حەڵال کردووە دزی و درۆزنی ئەکەن تراز و بازی ئەکەن تەجاوز ئەکەن لەسەر زەوی گشتی و ماڵی گشتی فێڵ ئەکەن لە یەکتری مێرد فێڵ لە ژنەکەی ئەکا ژن فێڵ لە مێردەکەی ئەکا لە کاتێکیشە خەریکە نوێژەکات مامۆستا دەکرێت من شتێک بڵێم هەر بۆ تاواکاری قسەکەی بەڕێستان باسی ئەو قیبلە نمایەت کرد ئەو قیبلە نمایە خاڵێکەیە بۆی ئێمە سەربازەکان پێی بگەن بەڕێز باسی ئەوت کرد خاڵێکی دیاریکراو هەیە ئامانجێکی دیاریکراو هەیە کە بە پێی نەخشەکە ئەگەر بە وردی و بە تەرکیزەوە بڕۆن دەگەنە خاڵەکە بەڵام هەندێک لە سەربازەکان خاڵەکە دەستنە نزیکی خاڵەکە بەڵام ناگەنە سنتەری خاڵەکە هەندێکیان لا دەدەن لە خاڵەکە هەندێکیان ئەم لا دەگرن هەندێکیان ئەو لا دەگرن هەندێکیان نزیک هەندێکیان دوورتر دەشی ئەمە بڵین لە بابەتی ئیمانیشدا هەندێک لە ئیمانداران دەستنە چەقی خاڵەکە بەڵام هەندێکیان دەستنە بازنەکانی دەوری خاڵەکە هەندێکیان دوورترن هەندێکیان نزیکترن بەڵام دوجار پرسیارەکە ئەوەیە شیاوە هەمویان جارێکی تر بێنەوە بۆ سنتەری خاڵەکە لە ڕێگای ئەو شتانی کە کردویانە دووری خستونەوە لە ئیمان لە مەرکەزەکە جارێکی تر لە ئەنجامی ئەوەی کە چاکە دەکەن کە بەرەو ئیمان دێنەوە بگەنەوە بە چەق و بە مەرکەز و خاڵەکە بحكم أو حديث قدسي كبيغمري عزيز عليه الصلاة والسلام فرمي كل بني آدم خطاء وخير الخاطئين التوابون همو بني آدم يكتوشي هلا أبيت بلام باشترينيان أوانان كتوبة أكن هلا كركان من ابن بدو بشوا أقر بم مثال باسي كم ملاحظة بك لا ڕۆژێکی زستانی سەرما و زستانە کە سەر زەوی بەستوێت و بەفرێک باری بێت ئەمجا ئافرەتێکی زۆر بە حەیای بە حیشمەت ئەکەوێتە ڕێو ئەڕوات زۆر ئەترسێ لەوەی پێ هەڵخلیسکێت زۆر کۆشش ئەکا جۆرێک ڕێگە بکە نەکەوێ بەڵام لە پڕێکە غەفڵەتی ئەیگرێ و قاچی هەڵە خلیسکی ئەوکەوێت زۆر بە خەجاڵەتی و هەڵەسێتەوە پەلەپەل تەمەنا ئەکا کەس نەیبینی بێت ئەمجا فەنی ڕۆشنەکەی ئەگۆڕێ بۆ ئەوەی ئەمجار زیاتر زەمانی نەکەوتنی بکات نەوعاً ما هەنگاوەکانی وردەکاتەوە کورتی ئەکاتەوە ئارامتر بۆ ئەوەی تەوازنی زیاتری هەبێ ئارامتر بڕوە سەیرەکەی زیاتر ئەڕوا بەڵام هەمتر جارێکی کە کەوتەوە ئەو جارێکی هەڵەسێتەوە و بار حاڵدوعاکە کەس نەیبینی بێت جارێکی تر فەنەکەی زیاترە گۆڕێ وەکو سپرینگ خۆی دائەنەوێنێتەوە و قەمچی ئەخاتە خۆی بۆ ئەوەی زیاتر کۆنتترۆلی هەبێ بەڵام هێشتای جارێکی ترەکەوێت ئەمە ئەو جۆرە کەسانە ئەکا کە ئەگەر تەمسی لێوکەن بەو کەسانێک کە تاوانیان لە دەست ئەوەشێتەوە لە دەستیان دەرئەچێ بەڵام خێرا لی پەشیمان و لی ناڕەحەت و معەزەبن
کۆشەکەن کەس نەیبینێ کەس نەیزانێ کەس نەیبیست ئەمانە هەر لەوێ تۆبەیان لێکرا و خوای گەورە عەفوی کردوون بە پێچەوانەکەی ئەگەر دووبارە عینەن ئافرەتێکی بێموبالاتی بێمولاحەزەی یەک خۆی هەڵە ئەخلیسکێنە بەسەر ئەم بەفرا و بە پشتا ئەڕوا و مەسەن قاچی بەرز دەبێتەوە هەموو جل و لیباس و نازانم قاچ و قولی دەرەکەوێت ئەمجا هەڵەسێتەوە پێئەکەنێ و شەوق ئەکات وەکو بڵێ فەخری پێوەکە دەی ئەو کەسانێکەن ئاوا گوناه ئەکەن کە ئەڕوا بە شوێنە ئەگەڕێ بە شوێنە دوایە ئەگەر لە دەستی دەرچوو پێی ناخۆشە و ئەگەر پێیگەی شانازی پێوەکات پەنام بەخوا ئەمە ناوترێ ناگەڕێتەوە سەر دین ناگەڕێتەوە سەر ئیمان بەڵام ئەمە ڕۆیشتۆتە ئەو دوی بازنەی ئیمانەوە ماوەتۆ سەر ئەوەی کە بێ بگەڕێتەوە ئەو خوای گەورە خۆیگە فەرمێ قل لعبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا بڵێ بەو عەبدانم کە لە هیچ گوناهی قسووریان نەکردووە بڵێ بگەڕێنەوە ئەگەر ئەیانەوێ بگەڕێنەوە بۆ لای خوا ناومێد نەبن لە ڕەحمی خوا تەواوی ئەو گوناهانە عەفو ئەکات کە کردوێتی مادام ئەوێ بگەڕێتەوە ئێمە هیچ کەسێک ناومێد ناکەین و خوای گەورە هیچ کەسی ناومێد نەکردووە لە گەڕانەوە ئەمما بەم شێوەیە ئەچێتە ئەو دیوی دائیرەی ئیسلامەوە چجای ئەو کەسانەی کە عادەتیان کردووە بە غەیبەتکردن بە درۆکردن بە تانەوتوانج لە خەڵک لەسەر جادا و ڕێگادا ئانیشن تەعنە ئەدەن لە مەخلوقاتی خوا فەرامۆشی نەکەین ئەمانە لەکوێیەن سەرچاوەکەی هەمووی لەوەوێت هێشتایی باوەڕی بەوە نەکردووە کە خوای ڕەب العالەمین لەگەڵیایەتی باوەڕی بەوە نەکردووە کە خوای ڕەب العالەمین ڕازقە ئەجنا ئەگەر خوا بە ڕازق بزانێت 100% ئامادە نییە تراز و بازی بکات چونکە ئەوتەیە ئەوەی من بە حرام وەریەگرم خوای گەورە بە دوو قات لێم ئەسێنێتەوە ئەمجا ئەوەی من بە حەڵاڵ ئەیکەم خوای گەورە بە چەند قات ئەمداتەوە کاتی باوەڕی بەوە کرد ئیتر نیازی بە تراز و بازی نامێنێت ئەگەر باوەڕی وابوو زیانمەند تەنها ئەڵڵایە کەسێ زیان بدات تەنها ئەڵڵایە کەسێ سوود بگەینە تەنها ئەڵڵایە ئیتر پێویستی بەوە نییە حەسوودی بە بەرامبەرەکەی بێت لە حەسوودیە هەڵسێ زیانی پێ بگەێنێت هەڵسێ خراپەی بڵێت ترۆری کەسایەتی بکە بە زەم و غەیبەت و ئەم جۆرەشتانە پێویستی بەوە نییە لە شوێنێکەوە پاشقولێکی لێ بداکە ماڵەکەی بفەوتیوە زەرەر بکات چونکە ئەزانێ خوا ویستی بیاتی ئەیاتێ خوا ویستی بیا بە ئەمیش ئەیا بە ئەمیش ئەو کاتە ئەمە ئەبێتە شعار بۆی ئەم ئاەتە قل اللهم مالك الملك تؤتي الملك من تشاء وتنزع الملك ممن تشاء تعز من تشاء وتذل من تشاء بيدك الخير وهو على كل شيء إنك على كل شيء قدير خوايا أي خاوني ملك بم كلمة يعني تو خاوني هيچ نيت هيچ كس خاوني هيچ كس نية هەروکو جارێک باسمان کرد کەسێک لەگەڵ تاجرێکە بە جیرفانی خاڵی ئەڕوا بە وڵاتێکی دوور زۆر بێخەمە خاوەنی هیچیش نییە بەڵام خاوەنی مڵکی لەگەڵایە ئیتر بێخەمە خاوەنی مڵکیش وعدی پێداوە تۆ تا لەگەڵ منابیت هەموو نیازەکان و جێبەجێیە لێرەش ئەڵێ مالك الملك تؤتي الملك من تشاء لو ماڵەی خۆت بتەوێ بیەی بە هەر کەسێک ئەیەیت ئیتر حەزەکە چەند پشت بە فەقر و نەداری هاتبن وتنزع الملك ممن تشاء بتەوێ مڵکیش لە هەر کەسدا بماڵی یەک لەحزە لێیدا ئەماڵی هەروکو چۆن مناڵێکی بێبەزاعەتی هەتیوی کراسێکی زۆر کۆنەی شڕی لەبەرا بێ چۆن لەگەڵ دەستی لێیە ئەوەنەدا ڕزیوە بەدەستەوەیەت ئەوە بەرگەکەی لەبەر ماڵەکەی لێدا ئەماڵیت وتعز من تشاء بتەوێ هەر کەسێکیش بەرزکەیتەوە بەرزی ئەەکەیتەوە ئەگەر نەزانێ کوڕێکیشە یعنی خۆی نەزانێ کوڕێکیشە خوای گەورە بەرزی ئەکاتەوە وەکو لایەتیش دەفەرمێ ومن يهن الله فما له من مكرم میم الله ئەو کەسەی کە خوا ویستی ڕسوایی بکا کەس ناتوانێت ئیتر ڕێزی لێ بگرێت وتذل من تشاء
بتەوێ هەر کەسە بکەیتە ڕسوای زەمانە ئابڕووی بەریت ئابڕووی ئەبەی ئەگەر چەند پشت بە پاشایەتی هاتبێت دەی ئەمە قانونە نەک ئەمە شیعر نییە ئەمە قانونە مامۆستا بەختیار دەی هەر کەسە ئەمە معادلەیەکی ڕاضیە هەر کەسە باوەڕی بەمە هێنا ئیتر نیازی بە دزی و گزی و فزی نامێنێت نیازی بە درۆ نامێنێ نازام جارێکی تر ئەمەم باس کردبێ پیاوێکی زۆر سادەی ئەم شارە خوێنەوارێکی زۆر کەم لەگەڵ جەماعەتێکە هەردوو جار ئەم کابرا ئەم حاڵی بۆ تکرار بوویەوە لەگەڵ جەماعەتێکا چوو بۆ ئێران ئەوانەی جەماعەتی ئەو جەماعەتە هەوێ ئێرانیان پێ فارسی باش ئەزان فولن ئەمیش هیچ نازانێت لەناو پاسە ڕایان گرتن و هەوێکە تەوێکەوەن هەویاندا بەدەسەوە کە گەیشتە لای ئەم بەبێەوەی بڵێ هەوێن پێ هەوێن پێ نییە وتی من عێراقیم و لە سلەیمانی و هاتووم و بۆ تاران ئەڕۆم و ئەوەنەی ئیشەکەم و دوای ڕۆژەکە دەڕێمەوە دیوتیان وەرە خوارەوە چۆ خوارەوە وتی کێ لەگەڵاوەتی و فلان و فیزارشم لەگەڵایە ئەوانیان هێنا بە شەقیاندان و بەعزیکیان لێدان ئەم جاوتیان لەبەر خاتری ئەم پیاوەی مادەم ئاوا ڕاز بۆ بوو بڕۆن بۆ تاران و ئیشەکەتان بکەن و بگەڕێنەوە ئەوان ئەو هەموو هەویە و تەزویر و ئەوانە فریایان نەکەوت نەکتەنا فریایان نەکەوت بەڵکو ینی بە شەقا ئەم سەدقەکە کە لە ئیمانە و بەڵێ نەجاتیە باشە هەر ئەو پیاوە لە عینەشت بەرەو ئێران لەو مەرزە ئێرانی هاتن بە دوایە کە گوایە هەموو شتێکەر خۆمانە و مەرز عایدی خۆمانە دووبارە لیان پرسی لەکوێ هاتی بۆ هەت پیانوت ئاوا بڵێ هەقن نەبێت وتی لای ئەمە قسەی نەکرد بەڵام دوایەتی بەخوا من درۆ نازانم ڕەک قەزێکی باس کرد لە پاوە لە ئێران و هاتو لە ئەرسلێمانی و هاتووم و بۆ پاوە ئەچم و بۆ قەزێکی ئەوە و دوای دووسێ ڕۆژێ ئەگەڕێمەوە هەمتر دووبارە ئەوانیان گرت بەعزی ئیهانەتیان پێکردن و سەرسی خورمان تێکوتان دووبارە بە خاتری ئەم جارێکتر بەریاندان و گەڕانەوە دەیخۆ ئەم پیاو مەلانیە ئەمە عالمی دینی نییە ئەم پیاوێکی تا سێ چواری ئیبتیدایی خوێندۆ و هیچ مطالعاتێکیشی لەگەڵ دینانیە بەڵام کاتی ئەڕواتە ناو تەفەکر و تەدەبورەوە ئەڵێ خوام لەگەڵایە یعنی چی خوا دەفەرمێ ڕاستگۆبن یعنی چی بەڵێ کاتی ئەوترێ خوا ڕازقە یعنی چی یعنی یا من یا باوەڕم بە قسەکەی خوان یەکەمە زۆر خەتەرە یا ئەبێ قۆڵی دێ هەڵماڵم و بکەومەڕە بۆ لای خوار یان ئەوەی مامۆستاکە دەفەرمێ الصدق يهدي إلى البر والبر يهدي إلى الجنة بەڵێ پشتی بە مەقایمە ئیتر کەواتە عالم ئەمەیە وەکو مامۆستا ناسیری سوبحانی ئەفەرمێ ئەم علمی فیزیا و کیمیا و ڕیاضیات و حتا علومی عەرەبی و ئەمانە فەنن کاتی خوای گەورە فەرمێ إنما يخشى الله من عباده العلماء بەڕاستی لەناو عەبدەکانە عالمان لەخوا ئەترسن عالمان مەقسەدیان ئەوەیە کێ زۆر علمی بە حەقانیەتی ئەڵڵا هەیە کێ علمی بە مجەسەمبوونی صفاتەکانی خوا هەیە لە بەردەستیە لە حەدیثێکی قودسیە ئەفەرمێ عبد أغلق أبوابه وأسدل أستاره وخلى بمعاصي الله بنديك درجا كان دا أخات ويكسني بيند پردەکان ئەداتەوە لەو دی پەنجەرەکانەوە کەس نەیبینێت ئەمجا ئیتر خۆی تەنها ئەبێتەوە بۆ گوناهەکانی بۆ یاخیبوونەکانی لەخوا خوای رب العالمین پێ فەرمێتی يقول الله عز وجل أجعلتني أهون الناظرين إليك أي بندكم تو منت ببي قيمترين تماشاكراني خوت بيني بنزمترين تماشاكركاني خوت بيني لو خلق خود أشاري توا إخو من لجوركم لقطويا أمانا مجموعية معيارا أجر إنسان لەگەڵ یا ڕێک نەکەوێ لە ناو ئیمان چۆتە دەرەوە ئەوەی رب العالمین فەرمێ وما كان صلاتهم عند البيت إلا مكاء وتصدية
ئەو جۆرە کەسانە نوێژەکانیان لە ناو بەیتیشە لایخوا نییە معنایەکی نییە نایبیسێ ڕەب العالەمین بێژگە زرمەزرم و بۆڵەبۆڵێک نەبێ زرمەی ئەژنۆکانی کە ئەدا لە زەوی بۆڵەی دەم و لەوسیکە ئەجوڵێتەوە وئیلا ئەو لە گوناهێک ناگەڕێتە دواوە نەک لە گوناهێ ناگەڕێتە دەوە ئەوەی حەزی لێ ئەکا لە گوناه ئەیکا ئەوی نایکە حەزی لێ ناکات ئەوی نفس پێ ئەڵێ ئەیکا بەڵێ ئەیکات إن النفس لأمارة بالسوء ئەویش کە ئەمریشی پێ ئەکا و ئەیکات ئەوی کە نایکا نیازی پێی نێ بۆیە نایکات دەیکەواتە بەم حاڵەوە ئێمە ناتوانین بڵێن ئیماندارین چونکە تەماشا بکە یەهود و نەسارا قەت نایانەتوە موسا پێغەمبەر نییە عەلەیهی سەلات وەسەلام نایانتوە ڕۆژی قیامەت و زین و بوونەوە نییە نایانەتوە تەورات کەلامی خوا نییە نایانەتوە ڕۆژی قیامەت نییە ئەی بۆ نەعلەتیان لێکراوە لەوەی کە ئەوەی تەورات پێوتون نایکەن ئەوەی موسا عەلەیهی سەلات وەسەلام پێوتون هەمووی ناکەن خۆ ئەوەش نییە هیچی ناکەن هەمووی ناکەن لە نهایەتە ئەوان بێبەری کراون لە ڕەحمی خوا دەی ڕەب العالەمین ئەم هەموو داستانانەی بەنی ئیسرائیلی بۆچی بۆ ئێمە گێڕێتەوە بۆ ئەوەی ئێمە تێبگەین ئەگەر ئێمە شوێنە ناو ئەو دائیرەوە کە بەنی ئیسرائیلی ڕۆیشتووە کە ئەهلی کتاب چۆتە ئەو دائیرەیەوە کە ئیتر لە ڕەحمی خوا دوورەکەونە پیان ئەوترێ کافر هەر بەو شێوەیە ئێمەش ئەچینە ئەو دائیرەوە پەنا بەخوا و ئەڕۆینە ئەو دائیرەوە لە ڕۆژی قیامەتە لە ڕۆژی قیامەتە حدیثی پێغەمبەر عەلەیهی سەلام فەرمێت کە لەسەر حەوزی کەوسەر دانیشتووە ئەبینێ جەمعێک بەرەو حەوزی کەوسەریان مەلائیکە لێیان تیان ئەکەون بە لێدانێکی زۆر ناشرین وەکو چۆن وڵاخ لە زیانی دەرەکەیتە دەرەوە بە تێڵاتیانەکەون ئاواتیانەکەون پێغەمبەری ئازیز عەلەیهی سەلام بە سیمایانە بە سیمای ئاساری دەزوێژیانە ئەزانێ ئەوانە ئومەتی خۆین ئەفەرمێ ئینەهم من ئومەتی ئینەهم من ئومەتی کورە ئەوانە لە ئومەتەکەی من بۆوان لێەکەن ئەوانە جۆباڵەن چی یا رسول الله نعرف إنهم من أمتك ولكن لا تدري ماذا أحدثوا بعدك ئەزانین ئەو ئومەتی تۆن بەڵام تۆ نازانی دوای تۆ چیان کرد لقد تركوا كتابك وهجروا سنتك واعتزلوا دينك ونصروا أعداءك ئەوان وازیان لە قورئان هێنا بۆ لە خوێندنەوە نا لە حکم پێکردن لە کردن بە بەوسەلە و کردن بە خەریتە و لەسەر خەریت ئەو خەریتەیە بڕۆیت بۆیە زەرورە ئێمە ڕۆژانە هەرکو چۆن وتمان سەربازەکە بێ هەموو چەند هەنگاوێک ئەڕوا جارێکت بەوسەلەکە دابنێ قبل لە نەماکە دابنێ نەخشەکەیش دابنێ بزانێ شەرق و غەربی خۆی لەکوێوەیە و بزانێ لە کوای نەخشەکایە خۆی ئەبێ ئێمە ڕۆژانە قورئان بخوێنینەوە و تەطبیقی بدەین لەگەڵ کردەوەکانی خۆمانە ئەگەر هەموو ڕۆژێ وامان کرد زوو ئەگەڕێینەوە سەرخەت لادانەکەمان زۆر نابێت دوایە ڕێیەکە نەدۆزینەوە لە کوایە دەی ئەم خەڵکە بەڕاستی قورئانی هەجر کردووە ئەوە تا سیرکە وڵاتانی ئەوروپا پێشکەوتن تەتەور مەگەر قورئان بە ئێمە نافەرمی ئیقرأ مەگەر حەل لەگەڵ ئیقرأ نافەرمی بسمی ربك الذي خلق بە ناوی ئەو خواتە کە خەریکی خەلقە کەواتە تۆش خەلق و ئیبداع بکە ئەمجا خلق الإنسان من علق لێرە باسێک لە علمی بایۆلۆجی ئەکات یعنی هەڵسا بڕۆ علمی بایۆلۆجی بخوێنە بڕۆ خەلق بکە بڕۆ دروست بکە ئێمە نە دروست ئەکەین نە بایۆلۆجی ئەخوێنین نە علمی فەلەک ئەخوێنین نە هیچ علمێکمان هەیە ئێمان هەموو لادانن کە ئەسڵان حسابمان بۆ نەکردووە ئەمجا ئەم لە یەکتری کوشتن و یەکتری داپاچینە دزی لە یەکتری کردن فێڵ لە یەکتری کردنە ماڵی یەکتری خواردنە قەرز بردن و نەدانەوە ئەوەنەی لەناو ئێمە هەیە لەناو ئەو وڵاتانە مەستاویستم ئاماژەی بۆ بکەین هەڵبەت ئێستا بە توڵ لەسەر شاشەکەی و زۆرێک ئەمڕۆ تایتڵی شاشەکانی شاشە و میدیاکان بوو کێشێک لە زاناکان بەداخەوە ئەمڕۆ لە شاری قەڵاتزێ شەهید کراوە
ینی ئەوەی ئێمە کە سەر ڕای ئەوەی دەڵێن ئیماندارین بەڵام هەز دەکەین پۆخڵەوات ژیانی ئێمەی داگرتووە پێچەوانەی ئەمە دەجوڵینەوە لە وڵاتێکدا کە ئێمە دەژین بۆچی کە کەس ئامادە نیە پێی بڵێ بێ ئیمانی کەس ئامادە نیە بێ ئیمانی و دەرچوون لە دینی بدەیە پاڵ بۆچی ئەم پۆخڵەوەتانی کە زانایەک دەکوژرێ زانایەک ئیهانە دەکرێت زانایەک لەو کاتەی لە ماڵی خوا و لە دوای وتاردان دێتە دەرێ دەست درێژی دەکرێتە سەری و خوێنی بە هەوەنتە و هەروە دەڕێژیان هەموو جۆرە تاوانە دەکرێت ئەمە بۆچی ئەوەیە سیفەتی خۆ بە کافرزانی تۆ ملاحەزەی فرعون کە فرعون بە موسا ئەڵێ تۆ کافر بوویت بە ئەو خەڵکە ئەڵێ ئەترسین فەساد بڵاو بکاتەوە و لە دینتان دەرکە و کافرتان بکات کەواتە هەروکو کەلیمەی شەهید ئەو کەسەی کە دژ بە دینی خوا ئەجەنگێ لی ئەکوژرێ لە جەنگەکە کوژراوەکەی خۆی ناوەنێ شەهید لە کاتێکا شەهید دەستەواژەیەکی قورئانیە و بۆ کەسانێکی تایبەتی هاتووە کەواتە ئەوە زۆر تەبیعیە ئەو حاڵە ئەو خەڵکە خۆی بە مومین ئەزانێ و کەلیمەی بێزارە لە کەلیمەی کافر بەڵام ئەرزم کردی کافر سیفەتە نەک ناو خۆی ناونانێ کافر خۆی ناو موسڵمان سیفەتە کاتی هەر کەس ئەو سیفەتانی وەرگرت ئیتر بۆ خۆی نازناوەکەش وەردەگرێت بەڵێ ئیتر نازامی خۆی وەرگرتووە با ناوەکەشی ئەوە نەبێت هەر ئەوەی کە جەناوت باسیەکەی من ئێستا ئەی بیسم باشە خۆ خەڵکێکی تر بیستوێتی چیمان بینی چ کاردانەوەیەکمان بینی ئەو هەموو بەرەڵایە لەم وڵاتە ئەکرێت دژ بە دین باسی لەم شاری خۆمانە لە کاناڵەکانە باسی بە قانونکردنی نێربازی و ئەم جۆرەشتانە ئەکرێت چەند جار بینیوان و باس کرا کێ جوڵایەوە ملاحەزە بکە لە هیندستانی نەخوێنەوارە لە کاتێکە بەریتانیا هیندستانی داگیر کرد بوو مامۆستا هیندستانی ئەو سەردەمی احتیلالی بەریتانی بەڵێ کۆن بەڵێ لە مەجموعەیە شوێنە بانگیان مەمنوع کرد یارە سیکەکان مەمنوعیان کرد بە هاندانی بەریتانیەکان بەڵێ سیکەکان کە داردەسی بەریتانیەکان جێشی بەریتانیەکان سیکەکان بوون بەڵێ ئەوانیان بەکارهێنا بەڵێ بگومان بۆ ئەوەی هەم شەڕی تایفی دروست بێ لە ناو خۆیانە و هەم ڕێگری لە بانگەکەیش بکەین باشە ئەو خەڵکە زۆر بێباکانە ئەچوونە سەر مەنارەکە لەسەرۆ بانگ بدەن بەبێ مکەبەرە لەگەڵ هەر ئەڵڵاهو ئەکبەرێکە کەسێکیان نەکۆشێکی ترە چوو جێگای یعنی بە ئەندازەی ڕوکنەکانی بانگ نەفەر کوژرا تا بانگێک گرا بانگیان هەر فەرموو تا بانگەکەیان تەواو کرد و تەواویان کرد خۆمە ئەگەر لێرە بپرسی بووتر ئەی نەئەکرا بانگ نەدرێ و نوێژەکەیان بکەن نا ئەوە تەحەدایە باسەکە باسی بانگێک نییە ئەکرێت لە مزگەوتێکی ئێستەیشە لە مزگەوتێکی دوور بانگ بدرێ بوو تێکا کە بانگ دراوتر بانگ مەدەن پێویست ناکات و گوناهی باریش نابێت بەڵام لەوێت تەحەدایە لە بەرامبەر ئەوانەی کە ئەڵێن نابێ دین ببێت منیش ئەڵەم دەبێ ببێت کەواتە ئەم نەخوێنەوارانە ڕێک قورئانیان کردوتە نەخشەیەک و لەسەری ئەڕۆن بەڵام ئێمەی خوێنوار لێرە سیرەکەین زانایەک لەسەر دینەکەی ئەکوژێت تۆ کە لەسەر دینەکەی ئەوی مویەکت ناجوڵێت ئەم هەموو بەرەڵایە لە وڵاتە ئەکرێ سیرەکەی ئەم عالەمە بۆی مهم نییە بەس ڕزقەکەی خۆی نەبڕێت بەس معاشەکەی خۆی نەبڕێ تەماشاکە بەڵام لە ئەسڵیدا بڕاوە لە کاتێکە کە بڕاویشە ئەمجا ئێستا هیچ کاتێک شەڕ لەسەر ئەوە نییە کچ و کوڕەکان تێکڵاو کراون کە ئەوروپا ئەمەی قوبوڵ نییە چونکە ئەزانێ گەنجێک لەو تەمەناکە لە پاڵ کچێکە لەشی گەرمی یای لە لەشی ئیتر هۆشی لە مامۆستا و لە خوێندن نامێنێت ئەمجا ئەو کاتە خوێندنی نابێت کە خوێندی نەبوو تۆخمێکی بەسوود دەرناچێ بۆ کۆمەلگاکەی لەبەر ئەویان قوبوڵ نییە بەڵام لێرە هاتوون هەم بۆ ئەوەی نرخی خوێندن نەمێنێ هەم بۆ ئەوەی بەرەڵایی بە تەواوی عادی بێتەوە ئاسایی بێتەوە لەناو ئەو خەڵکە ئیتر خەڵک لە غیرەت دای بماڵێن ئەوە ئەو خەڵکان تێکڵاو کردووە کەچی مویەک نەجوڵایەوە و ئاعترازێکی ئەوتۆ نەکرا بەما معلومە
ئێمە زۆربەمان لە ناو ئەم دینا چوینەتە ئەو دیوی بازنەکەوە و ئەگەر پێغەمەری ئازیز عەلەیهی سەلات وەسەلام جارێکی تر بێتەوە زۆرێکمان لە بەرامبەری ئەوەستین چونکە لەگەڵ هەوای ئێمە ناڕوە لەگەڵ ئەو هەوایە ئێمە عادەتمان پێکردووە لە بیرمان نەچێت لە بیرمان نەچێت ئەو قوڕیشیانەی ئاوا ئازاری پێغەمەری ئازیزیاندا عەلەیهی سەلام ئاوا چوون لە بەدرا ئەیانویست ڕەگ و ڕیشەی موسڵمانان دەربێنن خۆیان بە شوێنکەوتوی ئیبراهیم ئەزانی و خۆیان بە کلیلداری بەیت ئەزانی و خۆیان بە هەڵگری ئەو دینە ئەزانی و تەنانەت ئەو بتانەیش کە مجەسەمەکان دایان نەبوون نەیانوت ئەوانە خوان وما نعبدهم إلا ليقربونا إلى الله زلفى بەڕاستی ئێمە ئەوانە ناپەرستین و ئەزانین خوان ئەوانە مجەسەمەی شوێنکەوتوان و ئەسحابەکانی ئیبراهیم بوون و ئەیانوت ئێمە ئەمانە بەشک و شەفیعێک بن لە بینی ئێمە و ڕەب العالەمینە مانگە نزیکمان کەنەوە لەخوا کەواتە بە معنای کافر کە ئیمانیان بەخوا و ئەمانە نەبێ وانە بووە هەرکو ئەبوو جەهل ئەڵێ ئەگەر محەممەد ڕاستکە ئێمە لەگەڵ خوا ئەجەنگین ئێمە بە عەدەد ناتوانین چاری محەممەد بکەین کەواتە زۆر لە ئیمڕۆی ئێمە ئەبوو جەهل ئیمانی بە ئەڵڵا بووە بەڵام بە کافر حسێ بکرێ چونکە شوێن کەوتوی پێغەمەر نابێ وەکو ئەوەی کە خۆ ئاەوێت مامۆستا من دەبێت لەسەر بابەتێک قسە بکەین شتێکە لەلام ینی بۆ بە سنتەر مراهقێکم دی کەسێکی مراهق ینی تەمەنی ئاوا 15-16 ساڵ بوو باسی لەوەی دەکرد کە وتی من سەرنجم داوە لە هەموو شوێنێک لە بازار لە هۆڵەکانی خوێندن لە ناو با بڵێن لە ناو پاسە خەڵک کەم وهەیە لەسەر ناحەق بێتە دەنگ ستەمەکرێ ئێسەر دەزانی ئەوەی تەنیشتت ستەم لەوەی تەنیشتەکەی تری دەکات کە لەسەر یەک کورسی دانیشتون بەڵام خەڵک بێدەنگە ئێستا هەر ئەوەی کە تۆ باست کە ئەو نمونەی هیندستان هێناتەوە کۆن کۆمەڵی خەڵک بەس فی سەبیلی ئەوەی کە وتیان ئەوەی تۆ دێڵی ناحەقە ئەوەی تۆ دێڵی دەتەوێت ناحەقمان بەسەردا سەپێنی ئەوە ئێمەین کە بێدەنگ نابین بە ژیان و خوێنی خۆشمان بێ بەو ناحەقەی تۆ بڵێن حەق و ئێمە ڕەتی دەکەینەوە بەڵام زۆرێکمان ئێستا بۆ بە حاڵەتێک بۆ چۆزانم ینی بۆتە بە بەرنامەی تاکەکان هەمومان کە لە بەرامبەر ناحەقدا بێدەنگن بۆ ئیمان کاری ئەوەیە کە وا لە مرۆڤ دەکات بە حەق بڵێ حەق و بە ناحەق بڵێ ناحەق فەرمان بە چاکە بکە و ڕێگری لە خراپە بکە بۆ ئەم حاڵەتە نەماوە بۆ ئەم حاڵەتە لە فکری ئەوە زۆرینەی خەڵکە دەڵێ ئیماندارین و لە ناو بازنەی ئیمان و دین و ئیسلام داین بۆ ئەمە قبول دەکەن دووبارە ئەمە ئەڵێمەوە بڕۆ لە هەموو ئەدیانەکان ئەو ئەدیانە سەماویە سڕاوانە ئەو ئەدیانە سەماویانی کە ئینحرافیان پیا کردووە خۆیان بە خاوەنی دینەکەی خۆیان ئەزان و لەسەر کەلیمەکەی خەڵک ئەکوژن و خۆشیان ئایان بە کوشت بەڵام لە عینی کاتیشە بە واقعی لەسەر دینەکە نەماون بۆیە ڕەب العالەمین بە کافری داناون ئێمە لە ڕاستیە ئەمە معیارە ئێمە لەسەر دینەکەی پێغەمەری ئازیز نەماوین خوای گەورە فەرمێ ئەی محەممەد عەلەیهی سەلام قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله أي ئەگەر ئێوە خواتان خۆشەوێ وەرن بە شوێن منە کلمەی وەرن بە شوێن ما شتێکی سادە نییە یعنی هەر کاتی پێغەمەری ئازیز لا بکاتەوە عەلەیهی سەلام ئەبێ ئێمە بە شوێنەوە بین ئەبێ ئێمە زۆر دوور نەبین ئەبێ ڕێبازەکەی گوم نەکەین بەڵێ ئەبێ ئێمە پێمان لەسەر جێگا پێکانی دانابێت دەی لە کاتێکە ئێمە تەماشاکەین کەس لە بەردەممانانیە دیارە پێغەمەری خوا عەلەیهی سەلام لە دۆڵێکەوەیە و ئێمەش لە دۆڵێکی کەوەین هەر ئەوەی ئێمە بێدەنگ بووین لەو هەموو ستەم و زوڵمە ئەمجا هەر ئەمەی خوای ڕەب العالەمین ئەفەرمێ إن العزة لله ولرسوله وللمؤمنين ئێ باشە ئێستا تەماشاکەین عزت هی کافرانە و زیلەتی موسڵمانانە کەواتە نیشانەی ئەوە ئێمە لە چوارچێوەکە چوینەتە دەرەوە بەڵێ ئێستا ئەیبین بە چاوی خۆمان شەڕێکمانە بێ ئەبێ کاکە ئەمریکا بانکەین سڵح بخاتە بینمان ڕاکەیندا ئەو شکاتەکەین تەواو کاکە ئەمریکایش
ئیسرائیلێکی گەورەیە دەی باشە ئەمە معنای ئەوە نییە وإن طائفتان من المؤمنين اقتتلوا فأصلحوا بينهم بەڵ بینەهما دەی ئێستا ئێمە هەر ئەوە باسکەم ئێستا سلاح لای ئەوانە علم لای ئەوانە تەکنۆلۆژیا لای ئەوانە صلح و سەفا ئەبێ ئەوان بیکەن مەصادیری وزەی ئەمە هەمووی دەمژن هەمووی ئەبێ ئەوان بێ ئەبێ ئێمە نۆکەر بین کاتی کە نوێنەرێک لە لای ئەوانەوەیەت ئەبێ ئێمە زۆر عەجیب پێشوازی سووری بۆ ڕابخین ئێمجا کاتی ئەمانوێ گاڵتە بە وڵاتێکی خۆمانکەین ئەڵێن چییە تۆکیۆیە چییە بۆتە لەندەن یعنی ئەوەنە ئەوان لە سەرەوەن ئەگەر حتا زۆر زۆر بمانە تعریفی بکەین بە قیاسەن بە تۆکیۆ و قیاسەن بە واشنگتۆن و قیاسەن بە لەندەنە ئێمە قیاسەکەین کەواتە ئێمە ئەوەنە لە خوارەوەین کەواتە دامانڕاوی لە عیزت ئەمە تەواو دەلیلە ئێمە دەرچوین ئەم قسانە بۆیە ئەیکەم هەر کەسێ ئەمان بینی و ئەیبیسێت ئیتر بێتەوە بخۆیە و زوو بەوسەلەکە دانێ و خەرێتەکە دابنێ من بۆچی ئاوهام و بەمە من ئەچمە بەهەشت ئەگەر کاتمان ما بێ حەزەکەم ئەم ئاەتەکەم کنە چەند جار بێتەوەرمان ئەفەرمێ لە شوێنێکە ئەفەرمێ يا أيها الذين آمنوا من يرتد منكم عن دينه فسوف يأتي الله بقوم يحبهم ويحبونه أذلة على المؤمنين أعزة على الكافرين يجاهدون في سبيل الله ولا يخافون لومة لائم ذلك فضل الله يؤتيه من يشاء أفرمي أي إيمان داران هر کس لئیوه لم مسئولیت پاشگاز بیتوا أن دينه بمعنى أوني بلي خواني وبيغمري خواني بمبجولك بمعنى تو دس هلقر لمسؤولية خواي قورة تو لناو أبات كلكم راع وكلكم مسؤول عن رعيته لبر برسياريتي رامان كرت أو يتر ارتدادا أم جاء فسوف يأتي الله بقوم يعني يورى أمالات أم جاء رامالينك هاتوا أو لا حلبوا لا حماوة هاتوا لا رمادية لا ناويتية موصلة وهات قشو تقراخمان ئەگەر ئاگریش کەوتە ماڵی دراوسەکە دڵنیا بە ئەگەر نەشە سووتێنێ بۆ نەکەیت بۆ دێ هەر ئەم کە ئەفەرمێ اتقوا فتنة لا تصيبن الذين ظلموا منكم خاصة تەڕوش کە سووتێنێ کەس نابێرێ بەڵێ بەڵێ کاتی هات تەنها زاڵمەکان لەناو نابە تۆی بێدەنگیش لە زوڵم لەناو ئەبات تۆی زوڵم نەکەری بێدەنگ لە زوڵم لەناو ئەبات یعنی ئەوەی کە دژی زوڵمیش ناوەستێتەوە حکمی زاڵمەکەی هەیە کە لە بەرامبەری بێدەنگ بەڵێ حکمی زاڵمەکەی هەیە ئەوە لە شوێنێکی ترا هەمانە ئەگەر لە بەرنامەی داهاتوە ئینشاءڵڵا بیخێتەوە بیرمان هەر ئاەت باس لەو بابەتە ئاکات بەڵێ ئەمجا خوای گەورە قەومێکی کەیێنێت يحبهم ويحبونه لە پێشە خوای گەورە حبی خۆی خاتە پێشەوە خوا ئەوانی خۆشەوێ ئەوان خۆیان خۆشەوێ يجاهدون في سبيل الله ڕەنج ئەدەن لە پێناوی دینی خوایە ڕەنج ئەدەن لە پێناوی گەیاندنی دینی خوایە لە پێناوی ئەحیای ئەخلاق ئیسلامیە ولا يخافون لومة لائم لە لەومەی لۆمەکەران ناترسن یعنی ئەوەی کە خەڵک پێیان بڵێ بۆ تۆ ئەمە دەکەی بۆ تۆ ئەوە دەکەی ناکرێ بۆ ڕێگادا بڕۆی ناکرێ ئەوە بە جوابی ئەمە هیچ کاریان تێ ناکە ئەمە خەتەرە بۆ تۆ ئەمە نانەت ئەبڕێ دەست بە کڵای خۆتۆ بگرە و حەقیچێ بەسەر خەڵکەوە هیچ کەس ناچێتە قەبری هیچ کەسێکی تر باش ئەوەی کە دەگوترێ دەست بە کڵای خۆتەوە بگرە بانەی بە بەڕاستی بەڵام با کە هەڵیگرت دوجار هەرجارێک بێ بۆ خۆخورانیش بێ دەبێت دەست هەڵگری دەبێ هەر دەستت بەردەی دەبێ هەر ڕۆژێ واز لەمە بێنی کەواتە هەر ڕۆژێ لە ڕۆژەکان ئەم پڕیشکە هەر بەرتەکەوێ ئەم ئازارە هەر بەرتەکەوێ ئەم سووتان و ئەم پڕیشکی ئاگرە هەر بەرتەکەوێ ئەمە پەندی پێشینانە پێندی پێشینان لە بەرامبەر قورئانە ناتوانێ بوەستێت ئەمجا بینە سەر ئەم ئاەتەکەی تر ئەفەرمێ إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة خوال بيشا أبي جانو مالي ليك ريبي وتوفروش تبيتت وصل كيد ورقت بيه وخسبت جرفانت امجا بهشت بودا أنجت
دە ئێمە بە چ معنایەت کاتی کە تۆ گیان و ماڵ فرۆش بە ئەڵڵا بەڵە بەڕێزان بەردەوامی لە پێشکەشکردنی بەرنمەکەمان بەرنمەی ئەمڕۆی باسوخواز بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا قادر دەرەشیشی بانکخواز باز دەکەین لە کاریگەری ئیمان لەسەر مرۆڤ ئەگەر مرۆڤی ئیماندار ئەوەی کە هاتۆتە ناو بازنەی ئیمانەوە چ کاریگەریەکی دەبێت لەسەر تاک لەسەر مرۆڤ و دەیکاتە چ مرۆڤێک بەڵام ئەگەر ینی سەرڕای ئەوەش کە دەڵێن ئیماندارین ئیدعای ئیمانداری دەکەین بەڵام وەکو مامۆستا باسی دەکا ئیمان لە دۆڵێکە و ئیمانداران لە دۆڵێکن و ئێمەش کەوتوینەتە دۆڵێکی ترەوە بەڵێ مامۆستاجیان ئەگەر فکرەکە تەواوکەی بەڵێ حەزەکەم بەم تەمسیلە باسی بکەم بڵێ کەسێک تراکتۆرێکی هەیە بۆ پیاوێک زەوی ئەکێڵێ هەموو ساڵ بۆ ئەو زەوی ئەکێڵێت بەڵێ کە ئەگاتە زەویەکی ڕق گاسنەکەی بەرزەکاتەوە خەمی گاسنەکەیەتی نەشکێت کە ئەکاتە بەردێک لای ئەیات باشە یان تراکتۆرەکەی توانای نییە بەڵێ ئەو خۆی ملاحەزەی ئەکات لە دوایە کابرای خاوەن زەوی پێڵێ ئەم تراکتۆرت بای چەنە ئەوە کڕیم لێت ئێستا تۆ سایقی منیت ئێستا هەڵی ئەگەیتە ئەو زەوی ڕقا هەڵی نەگریت چییە کە چی لێ دێ بالێ بێت ئەو کاتە ئیتر خیانەتەکە ئەگەر بێت و گاسنەکەی بەرزکاتەوە ئەم کرێکارە و گاسن هیچ تراکتۆری کەسێکی ترە ئەمیش ئەم گیانەی خۆی کە ئەگاتە ڕۆح و نەفس لەگەڵ ماڵ و سەرۆتا هەمووی فرۆشتۆ بە ئەڵڵا ئێستا ئەم دوکاندارێکە لەسەر گیانی خۆی دوکاندارێکە لەسەر ماڵەکەی خۆی یا ئەمین تەواو دوکاندارێکە کڕین و فرۆشتنەکە بە پێی خاوەنەکەی دەی ئێستا من ئەپرسم لەم شارەی ئێمە لەم کوردستانی ئێمە چەند کەس ئاوا ماڵی خۆی فرۆشتۆ بە ئەڵڵا و گیانی خۆی فرۆشتۆ بە ئەڵڵا و ئیتر دانیشتوک و کرێکارێک لەسەری ئیش ئەکات و کەی ئەڵڵا پێیوت ئەو گیانەوەکو ئەو مریشکە سەری بڕە سەری بڕی و ماڵەکەت ئێستا بە بەلاش بێ دوکانەکە هەرچی تیا بە بەلاش بێ بە فڵانە کەس تۆ ڕۆژانی خۆت وەرەگری حەقت چێ بەسەرەوە تۆ لەسەر بانقێک دانیشتووی کێ چەکی هێنا بە پێی چەکەکە تۆ پارەی پێ بدە حەقنی لێکم کەی کەی ئەوەت کرا ئەو کاتە بەهشتی پێدراوە دەی کەسێکیش بەهشتی پێ نەدرا یان موسڵمان نییە ناکرێت کابرا موسڵمانیش بێ و بەهشتیشی پێ نەدرێت دەی بەهشتیش بەم معیارە ئەدرێت زۆر باشە مامۆستا ویستم ئەو پرسیارە بکەم کاریگەری ئیمان چۆن دەبێتە نەریتی ڕۆژانەی خەڵک یعنی کەسێک کە دەڵێ ئیماندارم چۆن ئەم ئیمانەت دەبێتە نەریت ڕنگدانەوەی هەبێ کاریگەری هەبێ لەسەر تەواوی جوڵەی مرۆڤ لەسەر تەواوی ئەو هەڵسو کەوتانەی کە لە ناو خێزانەکەی لەگەڵ هاوسەرەکەی لەگەڵ منداڵەکانی لە دەرەوە لەگەڵ لە فەرمانگەکەی لەگەڵ ئەو کەسانەی لە مزگەوت دەیانبینێ ئەو کەسانەی لە شەقام و لە بازاڕەکان دەیانبینێ چۆن ئەمە دەبێتە نەریت ئیمانداری ئیمان چۆن دەبێتە پراکتیزەی چۆن دەبێتە شتێکی عەمەلی مامۆستا بەختیار ملاحەزە بکە ئێستا هاوینە و گەرمە سیرەکەی خەڵک لە خەمی زستانایە و خەریکە نەوت ئەکرە بە پاری گران حتا ئمڕۆ دوێنێ میشۆ باسم کرد بیستم کە نەوت گرانتر بووە لە زستان هەرزانتر نەبووە بۆچی چونکە کڕیاری لەسرە خەڵک زۆر هەوڵی دەدا کە لە هاوینە نەوتی زستان تاقەت خدای ئەمە لە وڵاتێکدا زستان خەمی هاوین و هاوین خەمی زستانمانە کەی ڕۆژێک بێخەم ئەخەوین لە کاتێکدا ئەو مرۆڤانەی ببوورە مامۆستا پێشم بڕی لە کاتێکدا لە دنیای دەرووناسیدا دەڵێ ئەو مرۆڤانەی کە دەتەوێت مرۆڤێکی دڵخۆش و بەختەوەر بن نەبیر لە ڕابردووەکەن و لە ڕابردوودا دەژین بیریشان لای ئایندەیە بەڵکو لە ئێستادا دەژین ئەگەر ئێستایشی جوانیان هەبێ بە سوود وەرگرتن لە ئەزمونونەکانی ڕابردوو ئەوە دڵنیا بە هەنگاوەکانی ئایندەیان هەنگاوێکی ڕەنجین و نەخشدارمانەتیانە ئەمجا ملاحەزە بکە ئێستا خەریکە زەخیرە ئەکا بۆ زستان چونکە یەقینی هەیە زستانەویەت کەسێک ئەڕوا ئیشێکی زۆر بە معاشێکی کەمەوە ئامادە هەیە وەزیفەیەکی حکومی ببێ چونکە باوەڕێکی 50% هەیە نەک 100% کە پیر ئەبێ و ئیتر پێویستی بەوە هەیە معاشێکە بێ بەبێ ئەوەی خۆی ڕنج بکێشە دەستی کەوێت با پێ بڵێن زەمانەتێکی حیاتی لە دنیادا بەڵێ
بۆی ئەڵم 50% چونکە ممکنە لە گەنجیا بمرێت ئەوە 50% بۆ هەمومان دەی هەر ئاوها ئەبێ باوەڕی بەوە هەبێ ئەم لە ناو دینەکە لای بەپێی ئەم قیاسە ئێمە باسیەکەین کاتی کە گوێ لە ئێمە بوو ئیتر بزانێ ئەو لای یاوە چۆن ئەو کەسە خەمی زستانی ئەخوا تۆ خەمی ئەوە بخۆی دوور کەوتویتەوە لەو ئیمانەی کە خوا لێمانی داواکە ئەو ئیمانەی کە بە هەشتی پێ ئەکڕێت ئەو ئیمانەی کە ئەتوانێت سوود بگەێنێ بە خاوەنەکەی ئەبێ یەقینی هەبێ دوور کەوتوتەوە کە یەقینی هەبوو دوور کەوتوتەوە ئەمجا بێ خەمی بخوات کە خەمی خوات خوای رب العالمین خەمی ئەخوات والذين جاهدوا فينا لنهدينهم سبلنا مناڵێکە دایکی لە دوورەکەوێتەوە ئیتر دەست کاتە گریان ئەقیڕێنەوە هاوارەکە بۆیە عالەمێک بێ بەدەمیەوە لێ بپرسن چێ بڵێ دایکم دیار نییە بۆ یەکێ دایکی بۆ پیا بکاتەوە چونکە ئەزانێ بەبێ دایکی ژیانی تاڵە ئەشزانێ ئەگەر هاوار کە حتمما کەسێک هاوکاریەکە یان بەدەمیەوە هەر ئاوها ئەبێ ئەم خەمی ئەوە بخوا ئەمەی منی تایام ئەمە دین نییە نەک بێ مبالات بێت کاتی بێ مبالات بوو ئیتر پەنام بەخوا وەکو ئەوەی کە خوای گەورە ئەفەرمێ لە ڕۆژی قیامەتە بە جەهەنەمیەکان کاتی ئەناڵێن و هاوارەکەن کوار ڕەحمی خوا خوای گەورە ئەفەرمێ ينادون بان أكرن لمقت الله أكبر من مقتكم أنفسكم إذ تدعون إلى الإيمان فتكفرون إيوة چني إيسا عذاب الرنج أكيشن نار حتن كأتنا جهنم خوا أولا نار حدبو كإيوة بان أكرانو بولاي إيمانو إيوة أهاتنوا يعني خوا خمخوري جهنم يكانا خمخوري أوانا برو جهنم مليان ناوا جا كسك بێباک نەبوو لەمە ئەبێ بزانێ وەکو چۆن ئەزانێ زستانی و ئەبێ ئێستا خەیری بۆ بکە خەمی بۆ ئەوخوا خۆ هەیشمانە تەمەڕی ئەکا و زستانیەت و قەترێک نەوتی نییە و هاوێنی زانیەتی نەوتی نییە بەڵام ئیهمالی کردووە تا زستان هاتووە ئەو خەڵکە ئەوە مشکلەکەیەتی ئەجینا کاتی زانی ئەو لە قەراخی جەهەنەمایە یا ئەو ڕێگەی ئەو گرتوێتیە بەر ڕێک بەرەو جەهەنەم ئەڕوات دەی خەمخۆریەکەی وای لێ ئەکا کە بەرەو ئیمان بێتەوە و جارێکی بێتە ئیمان بێتە قەزەیەکی عەمەلیتی مامۆستا گیان زۆر سپاس دەکەین هەڵبەت کاتی بەرنامەکەمان تەواو بوو بەرنامەی باس و خواست تەوەرەی بەرنامەکەمان کاریگەری ئیمان لەسەر مرۆڤ بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا قادر دەرەشیشی بانخواست زۆر سپاس دەکەین مامۆستا لەگەڵ بەڕێزتا قسەکردن زۆر خۆشە و دەمان بێ ناو عمق و قوڵایی بابەتەکە و بەڵام کاتەکارەوەندە بوو زۆر سپاس دەکەین بۆ بەرنامەکانی ئایندە ئینشاءالله بینەرانی ئازیز و خۆشەوی سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئەم ساتە بینەر و بیسەری ئێمە بوون خواتان لەگەڵ